طبعا كتێب دیارترین وەسیلەی گەیاندنی زانست و زانیاری و هزر و ئەزموونە بە مرۆڤ. مرۆڤ پێ ناگات ئەگەر کتێب نەخوێنێتەوە بە بۆچوونی من، و کاتێک مرۆڤ خۆ ئەگرێت بە خوێندنەوەی کتێب مەودای بیرکردنەوەی فراوانترە بێ و توانای لێکدانەوەی قوڵتر ئەبێت. بۆیە ئەگەر بەراورد لێ بکەین لە نێوان دوو کەسدا کە یەکێکیان خوێنەرێکی بەردەوامەوە یەکێکیان خوێنەر نییە، ئەو کەسێک کە خوێنەرە تەقەبولی ڕەخنە ئەگرێت، تەقەبولی ڕەخنە ئەکات، بەڵام ئەو کەسێک کە خوێنەر نییە کەمتر دەتوانێت ڕەخنە قبوڵ بکات. وەکو خۆشم من زیاتر لە 20 ساڵە زۆر بە چڕوپڕی سەرقاڵی خوێندنەوەم و جۆرە لە جۆرەکان خوشم پێوە گرتووە، تەنانە لەو کاتانی کە دەرفەتم هەبێت یان کاتم هەبێت نامەوێت کاتەکانم بە فیڕۆ بم جگە لە ئیلتیزاماتی کۆمەڵایەتی و کاتانی کە هەم بێ زیاتر بە خوێندنەوەی کتێب بەسەریە بم. تەنانەت کە سەفەرەکەم بیرم نایە لە ژیانمدا ئەگەر سەفەرم بۆ دەروی وڵات کردووە یان هەتا لە ناوای وڵات لە شارێک و بە شارێکی تر ئەبێ لانی کەم 1 بۆ 3 کتێب لەگەڵ خۆما بەرم بۆ ئەوەی لە ڕێگە یان لە ئوتێل یان لە قاوەخانەیەک کتێبەکە دەربێن و بیخوێنمەوە. کتێب بە شێوەیەکی گشتی زۆر سوود بەخشە بۆ ئینسان. خوێندنەوەی کتێب تۆ بە بەردەوامی زانیاریەکانت ئەپدەیت دەکەیتەوە و بە کۆی گشتی ئەو کتێبانی ئەی خوێنیتەوە ئەتوانم بڵێم کاریگەری لەسەر هزری ئینسانەکە دروست دەکات. من وەکو خۆم ئەوەی لە یادم بێت کتێبی چیمدی هی مامۆستا ئەحمەد خواجە زۆر کاریگەری هەبووە لەسرم و من زۆر جار خوێندوومەتەوە، ینی چەند جارێک ئەو کتێبم خوێندووەتەوە. ئەم کتێبە جگە لە ڕەهەندە مێژوویەکەی جگە لە گرنگیەکەی لە ڕۆ مێژوویەکەیەوە کە ئەحمەد خواجە خۆی نووسەری مەلیک مەحموود بوو و بیرەوەرەکانی خۆی لە شۆڕشەکانی شێخ مەحموود دەگێڕێتەوە. چەند دیاردەیەکی کۆمەڵایەتیمان بۆ دەردەخات، ئەو دیاردە ناشرینانەی کە بریتین لە ڕق، کینە، ئیرەیی، حەسادەت بۆمان دەرەکەوێت ئەگەر بە چاوێکی مستەقیلانە ئەم کتێبە بخوێنینەوە بۆمان دەرەکەوێت کە شۆڕشێکی مەزن، قەزەیەکی گەورەی نەتەوەی بەهۆی ئەم دیاردانەوە سەر نەکەوت. جا لەبەرەوە ئێمە ئیبینین ینی ئەو دیاردانە تا ئێستا درێژە پێدەری هەیە، ینی تا ئێستا درێژەی کێشاوە و ڕەنگی داوەتەوە لە کایی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری میلەتی ئێمەدا. من بە حکمەوەی پسپۆڕەکەم من بە زمانی ئینگلیزی خوێندومە، قۆناغەکانی پێش بەکەلۆریۆس، قۆناغی بەکەلۆریۆس و قۆناغی ماستەر هەمووی بە زمانی ئینگلیزی خوێندومە، بۆیە هەوڵم داوە کە زمانی ئینگلیزیم بەهێز بێ. لەو چوارچێوەیەدا من نووسینەکانیشم ئەوەی کە پەیوەندی بە اختصاصی خۆمەوە هەیە هەر بە زمانی ئینگلیزیە هەمووی. کتێبێک هەیە بە ناوی A Promised Land. ئەمە کتێبە بیرەوەریەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما. ئەم کتێبە لە 2 ڕۆ زۆر گرنگ بووە بۆ من و من بەردەوام خوێنەری بووم. ڕووی یەکەمیانەوە بووە کە ئۆباما وەکو سەرۆکێکی ئەمریکا، وەکو کەسایەتێکی دیاری سیاسی جیهانی، ئینگلیزیەکی زۆر پاراوی هەیە جیاواز لە سیاسەکانی تر. زۆرێک لە سیاسەکان بۆ نمونە دۆناڵد ترەمپ بۆ بەناوبانگ لە ئەمریکایە کە ئینگلیزیەکی سەرجادی بەکارهێنا، بەڵام باراک ئۆباما ئینگلیزیەکی زۆر ئەکادمی بەکارهێنا. بۆیە هەم تۆ زانیاری لە ڕووی سیاسەتی ئەمریکا وەکو دەسەڵاتدارترین وڵاتی جیهان و لە هەمان کاتا ئەپدەیتی زمانی ئینگلیزەکەمی ئەکردەوە، زانیاری زۆریشی پێ ئەدام. و خاڵێکی تریش کە من زۆر سوودم لەو کتێبە بینی، چاپتەری دوی کتێبەکە، بەشی دوی کتێبەکە باز لەواکە کە ئێمە توانین هەموو شتێ بکەین. ئەمە ئەوە پیشانەدات کە تاکی ئەمریکی تا ڕادێکی زۆر متمانی بەخۆی هەیە بە پێچوانی میلەتی ئێمەوە. ئێمەی کورد ئەتوانم بڵێم سایکۆلۆجێتمان تێک شکاوەوە، خۆمان بەکەم ئەزانین بە جۆرە لە جۆرەکان. ڕاستێکی من لە یادم نییە کتێبێک گریان دەبێتمی، چکە من کە ئەخوێنمەوە زیاتر هەوڵەدەم کە زاڵ بم بەسەر لایانی عاتیفەمدا وەکو وەرگرێک، وەکو لێکۆڵەرێک ئەخوێنمەوە. ئەمەوێت زۆرترین زانست و زانیاری وەرگرم لەو خوێندنەوەیە. بەڵام ئەوەی لە یادمە هەر ئەو کتێبی کە باسم کرد زیاتر کتێبی چیمدی مامۆستا ئەحمەد خواجە باسی تراژیدیایەکە کە کاتێکە ڕووسەکان هاتوونەتە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر درڕەندانە ئازاری کوردەکانیان داوە و باسیەکە کە دەست و قاچ و تەنانەت مەمکی ئافرەتانیان بڕیوەتەوە بە شێوازێکی زۆر تراژیدیا باسێکە کە
ئەستەمە مرۆڤ خۆی لەبەرا بگرێت. ڕاستیەکەی من زۆر کتێب هەیە کە کاریگەری زۆر گەورەی دروست کردو لەسەر ژیانم، بەڵام قەت ئاواتە خواز نەبووم کە نووسەری کتێبێک بوومە، چونکە من بڕوام بە خودبوون هەیە، بڕوام بەوە هەیە کە مرۆڤ ئەبێ خۆی خاوەنی خۆی بێوە نابێ مقلید بێ، نابێت تەقلیدی نووسەرێک یازانەیە بکاتەوە چەند کاریگەریشی دروست کردبێت لەسەری. من ڕام وایە مرۆڤ ئەگەر تەمەەن دەرفەتی بدات تا نزیک 40 ساڵی خۆی پڕمعریفە بکات، لە 40 ساڵێەوە ئەتوانێت ئەو ئەزمموی بەدەستی هێناوە لە گەشتکایەکانی ژیانیدا وەکو بیرەوەری بێ لە چوارچەوەی بیرەوەریدا بێ یان لە چوارچەوەی تایتڵی تردا بێ بینوسێتەوە و بیگەێنێ بە نەوەی داهاتوو تاسوود لە ئەزمونەکانی وەربگرن. چکە یەکێک لە گرنگیەکانی خوێندنەوەی کتێبەوەیە ڕێگامان بۆ کورت دەکاتەوە زۆر جار. ئەو هەڵانەی کە خەڵکی تر پێیدا تێپەڕیون ئێمە جارێکی تر پێی تێناپەڕین. بە حکمی ئەوەی من جگە لەلایانی پسپۆڕی خۆم، جگە لەلایانی ئەکادمی خۆم گرنگیە دەم بە لایانی مێژووی، بە تایبەتی مێژووی نوێی کورد. هەر بۆیە کتێبی چیمدی زۆر من خوێنەریم و تەنانەت بیرم نایە کە سەفەری دەوری وڵاتم کردبێت ئەو کتێبم لەگەڵ خۆم نەبردبێ. بۆ گشت سەفەرەکانی ژیانم چەندین وڵات گەڕابم، لە ناو جانتای دەستیمدا کتێبی چیمدی تیا بووە. یەکێکی تر لەو کتێبانەی کە من نزیکەی زیاتر لە 20 ساڵەمە پێش خوێنەری بووم، کتێبی مەهزەلەة العەقل البەشەری هی دکتۆر عەلی وەردی، ئێستا وەریش گێڕاوەتە سەر زمانی کوردی بە ناوی گاڵتەجاری عەقڵی مرۆڤ، من بە عەرەبی خوێندمەوە کاتی خۆی. ئەو کتێبە کاریگەری زۆر لەسرم دروست کرد، لەوێ نووسەر تیشکە خاتە سەر هەندێک خاڵی گرنگی مێژوویی، باس لە نووسەران نەکات کە نووسەران زیاتر کاریگەرم بە دەسەڵات لە نووسینەوەی مێژووە، تەنانەت باس لەوەکە کە کاتێک کەسایەتیەک یان کەسێک لە کۆمەڵگادا یاخی دەبێت لە دەسەڵات، نووسەرەکان هەوڵ ئەدەن مێژۆکەی بشێوێنن. زیاتر لە ڕابردووی ئێمەدا نووسەران نەیانتوانیوە دەرباز بن لە وەسف و سەنای دەسەڵات و داپۆشینی عیبەکانیشیان. ئەو کتێبە زۆر کاریگەری لەسەر من دروست کرد، چکە خۆم لە خلالی خوێندنەوەی خۆمە، لە خلالی تڵاعی خۆما بۆ مێژوو هەموو ئەو زانیارانم لابوو، بەڵام دکتۆر عەلی وەردی زۆر بە جوانی دەستی خستە سەر برینەکان و بە دەربڕینێکی کورت زۆرترین مانای ئەگەیان. خۆم نووسەریشم، هەندێک بابەتی مێژووی ئەنووسم لە گۆڤارەکانە وەکو گۆڤاری سلێمانی یان لە پەیج و ماڵپەڕەکانە بڵاو ئەبێتەوە. ئەوەی کە بیرم بێت ئەو کتێبانی کە کاریگەری لەسەر شێوازی نووسینم کردبێت، نووسینەکانی مامۆسای گەورەی کورد مامۆستا مەسعود محەممەد بەڕاستی کەسایەتیەکی زۆر جیاوازە لای من و نووسەرێکی زۆر ناوازەیە، زۆر کاریگەر بووم بە شێوازی دەربڕین و نووسینەکانی. هەروەها کتێبێکی هەژار موکریانیش بە ناوی چێشتی مجەوەر هەرچەندە کە هەندێک لە بیرۆلەکانی خۆی بە شێوازی تەنس ئەگەڕێتەوە، بەڵام چێژم لەلایەنە ئەدەبیەکەی زۆر بینیوە و هەستەکەم کاریگەریشی لەسرم هەیە لە شێوازی داڕشن و نووسینمدا. زیاتر لە 20 بۆ 25 ساڵە بە چڕی خەریکی خوێندنەوەی کتێبم، زۆر بە چڕوپڕی زۆر کتێبم خوێندوێتەوە لە بوارە جیاوازەکانی ئاین، مێژوو، هونەر، زمان، ژینگە، هەتا دوایی پەشیمان نیم لە خوێندنەوەی هیچ کتێبێک، چکە بیرم نایە ڕۆژێک لە ڕۆژان بەبێ ئامانجێک کتێبێکم خوێندبێتەوە. بۆیە هەر کتێبێک لەوانی کە خوێندومەتەوە بە جۆرە لە جۆرەکان زانیاری پێبەخشیوم و سوودمەند بووم لێی، و کاتێک کە تەعامل لەگەڵ چواردەوری خۆما ئەکەم هەست بەو سوودانە ئەکەم کە وەرم گرتووە لە خوێندنەوەی ئەو کتێبانەیە. بەڵام ئەوەی کە تەجروبەشم کردووە، ئەوەی کە ئەزمونم کردو لە ژیانی خۆمدا، ئەگەر خەڵک بەبێ ئامانج بخوێندنەوە بە شێوازێکی هەڕەمەکی، نەزانن بۆ چی ئەخوێندنەوە، نەزانن چی ئەخوێندنەوە، ئەتوانم بڵێم زەرەری زۆر زیاترە لە سوودی. بەداخەوە توانم بڵێم لە وڵاتی ئێمەیە هیچ شتێ لە جێ خۆی نەماوە، مێژووش ئەشێوێنرێت. ینی کارەساتە لایەنێک مێژووی لایەنێکی تر پشێوێنێ وا ببینێ کە مێژووی خۆی پێبەرزە بێتەوە. ئەمە زیاتر لە کووردا ئەبینرێ. ئێمە گەردی قەت بین عەرەب عومەر موختاریان هەیە، هەر 22 دەوڵەتەکەی عەرەب شانازی پێواکەن. ئێمە لە کووردا یەکەم حکومڕانی سربەخۆی کورد مەلیک مەحموود بووە، بەڵام وەکو پێویست گرنگی بە مێژۆکەی نادرێ و
بەداخەوە نەک وەکو گرنگی پێنادرێت بەڵکو ئەشێوێنرێت زۆر جار بەدەست ئێمە ئەبینین کە چەند نووسەرێک و هەستی پێەکەین درکی پێەکەین کە چەند لایەنێکی سیاسی هەوڵەدەن مێژۆکە پشێوێنن بە قازانجی خۆیان بینن بەڵام بە پێچەوانەوە ینی من ڕام وایە یەکەمین کەس خۆیان زەرمەند دەبن بۆیە مێژووی شێخ مەحموود پەیوەست نییە بە بنەماڵی ئێمەوە پەیوەست نییە بە شاری سلێمانیەوە پەیوەست نییە بە باشووری کوردستانیشەوە بگرە مێژووی هەر کوردێکە لە هەر چوار پارچەی کوردستان ئەوەی کە ئێمە درکمان پێکرد بێ هەوڵ دراوە کە ئەو مێژووە بشێوێنرێت بە پێ ئەزمموی ژیانی خۆم تێکەڵی بەشێک زۆر لە نووسەرانم و بە تایبەتی ئەو نووسەرە بەڕێزانی کە تەمەنیان هەیە وە خۆشویستە مامەسای زانکۆم لەگەڵ نەوەی نوێ تەعاملی ڕاستەوخۆم هەیە درێک بەو زەرەرە گەورەیە کەم کە بەهۆی دوورکەوتنەوەی نوێ لە کتێب بەرمان کەوتووە ئاستی معریفە زۆر دابەزیەوە بە پێچەوانەوە یانی ئەو بەڕێزانی کە تەمەنیان لە 65 بۆ 80 ساڵەکە منیسە تێکەڵم لەگەڵیان بە جۆرە لە جۆرەکان ئاسی معریفیان زۆر بەرزە بەڵام نەوەی نوێ دەبواە زۆر زیاتر بۆیە چکە ئێستا تەکنۆلۆژیامان هەیە ئالەتەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە ئاسانکاری هەیە و سەرچاوەکان هەمووی بەردەستە تەنها هەوڵ و کۆششی هەیە بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم تەکنۆلۆژیا بە شێوازێکی زۆر هەڵە ئێمە بەکارمان هێناوە و ئەمە کاریگەری کردوتە سەر گەنجەکانمان کە دوور بکەونەوە لە خوێندنەوەی کتێب و ئاستی هۆشیاریشان تا ڕادێکی زۆر لاواز بووە و نزم بۆ تۆ بەداخەوە.